ئەم کاتان باش هیوادارم هەمووتان باش بن ساغ و سەلامەت بن لە هەر شوێنێک بن هاوڕێنی بەڕێز ئەو ڕۆکە ڕۆژەوێکی زۆر 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 گرنگ و تایبەت بوو لە مێژووی ململانیەکانی نێوان ئێران و ئەمریکادا و ئەمە ئەمڕۆکە بەرەو کوێ دەچێ بەڕاستی جارێ نازانین. ئەو هاوڕێنەی لەسەر خەتن شتێکمان بۆ بنووسن چۆنن چاکن ئەحواڵتان تەندروستیتان هەموو لایەکتان ساغ و سەلامەتن باشن یان نە. دەزانن لە لای من هەوا زۆر گەرمە، هەوا گەرمە و گەرمایەکەش لە دواییدا دەیکاتە باران، ئەمە زۆر سەیرە. چی بوو ویستم نەخشەیەکی لوبناندا بەزێنم نازانم بۆ ونم کرد بە سەر لە نوێ دای بەزێنمەوە هاوڕێن تۆزێک سەبرکەن بەخێر بێن سەر و سەرچاوم هەمووتان هیوادارم باش بن. باشتر وایە کۆپیەکی بکەم ئەو کاتە ئاسانتر دەبێت لە بۆ من. بەخێر بێن سەر و سەرچاو هاوڕێنی بەڕێز هەمووتان لە خۆشی و شادی دابن. بەڵێ دەنگ باشە والله والحەمد لله. بەڵێ کاک ئیبراهیم عەبدوڵڵا کاکیوە چۆتۆ چۆنی؟ بەڵێ زۆر باشم کاک ئیبراهیم عەبدوڵڵا دەستت بە فاتیحە و تەراویح کرد تۆزە ترسام گوتم هیچ ڕووی نەدابێ. بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێیانی بەڕێز هەموو کاتێکتان شاد و بەختەوەر بێ. وەکوتم لە لای من هەوا زۆر گەرمە و بەهۆی گەرمە تەماشا دەکەیت لە پڕەوە دەیکاتە بارانێک هەورە بروسکەیە کە ناچارین هەموو شتێکی خۆمان سەر لە نوێ بەپێی ئەوە بگۆڕین. تکایە ئەوانەی لەسەر خەتن لەسەر زەنگوڵەکە چرکێک بکەن بۆ ئەوەی هاوڕێیانی دیکەش سوودی لێوەربگرن باشتر دەبێ. تکایە شتێکی وا بکەن هاوڕێیانی بەڕێز ئەگەر زەحمەت نییە منیش تەماشا بکەم بزانم پەخشەکە لە هەموو شوێنێک تەواوە یان نا لە کەناڵەکانی دیکە چونکە ماوەیەک پەخش دەکەم پاشان ڕای دەگرین بەر لەوەی فێسبوک بمانسڕێتەوە بە خۆمان دەستڕینەوە. بەڵێ سەر و سەر چاوم هەموو شتێک باشە وا پێی دەچێ هەموو شتێک باش بێ. بەڵێ وا پێی دەچێ تقریبان هەموو شتێک باشە تقریبان ئەوە ئێستا کە ئەمە چارەسەر بکەم بزانم بۆ ناتوانم لێرە پابلیکی بکەم ئەمەشیان جارێ نازانم یاڵە کێشە نییە. بەخێر بێن سەر و سەر چاوان هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن. هەروەکو باسم کرد ئەمڕۆکە ڕۆژێکی زۆر زۆر گەرم بوو، هەم کەش و هەوا زۆر گەرم بوو، هەم ڕەوشی سیاسی زۆر زۆر گەرم بوو. هەموو کەس بەیانی لە خەو هەڵسا بە تایبەتی ئەو وڵاتانەی کە کێشەی هۆرموزیان هەیە کێشەی نەوتیان هەیە کێشەی گەیشتن و نەگەیشتنی وزەیان هەیە هەر هەمویان لە خەو هەڵسان بەو هیوایی کە ڕێککەوتنی ئێران و ئەمریکا لە سویسرا ئەنجام بدرێ. بەڵام تەماشامان کرد هەواڵێکی ناخۆش هات و جێدی ڤەنس یەکەمین جار ئەمەی ڕاگەاند. بەڵام لە ڕاستیدا وا دەرکەوت کە ئێرانیەکان ئامادە نەبوونە بچنە ئەو کۆبوونەوەیە. و من لەو بارەوە دوو بەرنامەی تایبەتم لەگەڵ تەلەڤیزیۆنەکان کردن هەرچەندە من حەز ناکەم لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی دیکە دیدار و شتیوە ساز بکەم،
بەڵام ئەمڕۆکە ئەنجامدا لە بەرەوەی بابەتەکە گرنگ بوو لە کەناڵ هەشت و لە NRTش چاوپێکەوتن هەبوو لەو بارەیە بۆ چوونی خۆم ڕاگەیاند. سپاس دەکەم کاک حەسەن عەلی ئەوە مایکرۆفۆنێکی نوێیە. It's new microphone. Of course, it will be perfect noise. ئەم ڕێککەوتنە هەروەکو بینیمان شکستی نەهێنا بەڵام دواخرا. کۆمەڵێک هۆکاری هەبوون، هۆکارەکان بە گشتی باز دەکەین، بەڵام بۆ دڵنیابوون و بۆ ئەوانەی کە تاقیبی ڕەوشی سیاسی ناکەن لە ڕێککەوتنەکەدا کە چواردە خاڵن، خاڵی یەکەمینی بە لوبنان دەست پێ دەکە، واتە ئاگر بەست لوبنان بگرێتەوە و یەک پارچەیی و سەروەری لوبنان یعنی ئیسرائیل دەرخەن لەوێ بیکشێنەوە. وتوێژەکان 6 ڕۆژ دەخاینن، ئەگەر نەبوو درێژتری دەکەنەوە، یعنی شەڕ نابێتەوە. خاڵی ئەم بەتەنیا خاڵە گرنگەکانی دەخوێنە پابندبوونی ئێران بە ئاسانکاری بۆ تێپەڕبوونی سەلامەتی کەشتێ بازرگان بە گەڕووی هۆرموزدا بەبێ هیچ تێچوویەک، بەڵام بەتەنیا لە ماوەی 6 ڕۆژدا، یعنی دوای 6 ڕۆژ ئێران دەتوانێت پارە لە کەشتەکان وەربگرێ. هەروەکو یەک دوو مانگە باسی دەکرێت. بەڵێنی ئەمریکا لەگەڵ هاوبەشە ناوچەیەکان بۆ پەرەپێدانی پیلانێکی ئاوەدانکردنەوە و گەشەپێدانی ئابووری کە بڕەکەی لانیکەم 300 میلیارد دۆلار بێت بۆ ئێران، یعنی ئێران و ئەمریکا و هاوپەیمانەکانی دەبێت 300 میلیۆن دۆلار بدەنە ئێران. ئەوە لە ڕێککەوتنەکەدا گاڵتەی پێ ناکرێت. خاڵێکی دیکەی گرنگ بەتەنیا خاڵە گرنگەکان دەخوێنمەوە، نابێت ئێران چەکی نوکلەری بەدەست بێنێت، بەڵام دانوستانەکان لەسەر پیتاندنی یۆرانیۆم و پرسە ئەتۆمیەکانی تر بەردەوام دەبێت. ئاها، یعنی ئێران دەتوانێت پیشەسازی نوکلەری سڤیل وەکو سەردەمی ئۆباما درێژەی پێ بدە. ئەو شەڕەت بۆ ڕاگەاند. بڕگەیەکی دەڵێ هەر ڕێککەوتنی کۆتایی لەلایەن بڕیارنامەیەکی پابندکەری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتوەکانەوە پەسەند دەکرێت، یعنی بۆ ئەوەی جارێکی تر ئیسرائیلیەکان زەیۆنیەکان حکوومەتێکی کە بێتە سەردەسەڵات نەتوانێت ئەمە بگۆڕدرێ. و لە هەروەها دوێنێ لە کۆمیانەی کۆبوونەوەی G7 لە پاریس ترامپ دانی بە هەموو شتێک دانا ڕاستی. بۆ نمونە ئەو مافی ئەوەی نییە بەرهەمهێنانی موشەکەکانی ئێران سنووردار بکات. من ڕێگە دەدەم بە سعودیە موشکی هەبێت، چۆن ئەتوانم ڕێگان نەدەم بە ئێران موشکی هەبێت. پێشنیاری کرد سەرکردایەتی نوێی سووریا ئامادە بێت ڕۆبەڕۆی حیزبڵا بێتەوە و ستایشی ئەحمەد شەرعی کرد، بەڵام من لە دوو بەرنامەی پێشوو دەباسم لەوە کردبوو شتێکی وها مەحاڵە. یەک مەحاڵە لەبەر ئەوەی ئەگەر ئەحمەد شەرع لەلایەن ئەردۆغان و سعودیا سپۆرت نەکرێ شتێک بە ناوی ئەحمەد شەرع لە سووریا نامێنێ. دوو، باسم لە مەسلەیەکی مێژووی کرد کە پێشتر لەسەر عینی لە ڕەوشێکدا کە لە لوبناندا شەڕی ناوخۆیی هەبوو لەسەر داخوازی ئەمریکا و رووسیا، حکوومەتی سووریا ساڵی 1967 بیان 68 بوو سوپای ناردە لوبنان و سوپاکە زۆر ویستی دەری بێنێ، بەڵام نەیتوانی بهێنێتە دەرەوە، هەتاوەکو لەوێ سوپا تووشی کۆمەڵێک کاری گەندەڵی بوو، تووشی کۆمەڵێک تیرۆر و تیرۆرکاری بوو، خەڵکی لێ دەکوژرا، پارەیەکی زۆری سووریا بە فیرۆ دەڕۆیشت، هیچ دەستکەوتێکی سیاسی نەبوو و سوپا دەستی لە کاری سیاست وەردا و لە ناو لوبناندا کۆمەڵێک کاراکتەری سیاسی و کۆمەڵێک بەشی کۆمەلگا لە دژی سووریا قید بوونەوە، هەتاوەکو سووریا ناسار بوو. ڕەفیق حەریری ببوورن، باوکی سەعەد حەریری لە بەیروت تیرۆر کرد و کوشتی و ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتوەکان بە بڕیارێک سووریای دەرکرد لە لوبناندا. ئێستاکە ئەو سووریای سیکولارە کە ئەمریکا و رووسیاشی لە پشت بوو ئەو کارەی کرد و ئەو کارە ئەنجامەکەیەوە بوو، ئایا ئەحمەد شەرعی کە سوپایەکی تیرۆریست و کەل لە بڕی هەیە و لە لوبناندا
جگە لە سنی لیبرال و سیکولار. شیعە دژمنی دەستەی تەحریری شامە، سنی سیکولارەکان دژمنی دەستەی تەحریری شامن، شێوازی ژیانیشان هیچ لەگەڵەوان ناگونجێ. مەسیحیەکان لە هەیەت و تەحریری شام دەترسێن، دروزەکان خۆی لە خۆیدا دژمنی دەستەی تەحریری شامن، کەواتە چۆن دەبێ ئەمە بە هیچ شێوەیەک نابێ. وەلا هەمان کاتدا دوێنێ ترامپ گوتی ئەو کراوەیە بۆ ئاستێکی دیاریکراو لە پیتاندنی یۆرانیۆمی سڤیل بۆ ئێران. کەمێک قورسە کاتێک خەڵکی تر هەیەە، وڵاتی دراوسێ هەیەە، تۆ ڕێگەیان لێ دەگریت بە مەبەستی کارەبا و پیشەسازی بەکاری بێن. وڵاتی تر هەیەە مەبەستی چیە؟ ئیسرائیلە، ئەوە بە ئیسرائیل دەرێ. ئەمانە هەموو ترامپ لە کۆبوونەوەی G7 ڕایگەیاندن. بەڵام تەماشامان کرد ئالۆزیەکانی لوبنان دوێنێ زۆر تند بوونەوە، بە تایبەتی دوێنێ شەو شەڕێکی زۆر گەورە هاتە ئاراوە و حیزب الله 4 سەربازی پایە بلند و پسپۆری ئیسرائیلی کوشتن کە یەکێکیان قائد قوات المدرعات الئیسرائیلی پێدەڵێن، یعنی سەرفەرمانداری کەتیبەی تانکەکان. ئەوش لەناو کوژراوەکاندا بوو. وە دوای ئەوە ئیسرائیل نزیکی 100 هێڕشی ئاسمانی بۆ سەر حیزب الله کرد. ئێران گڵۆپی سووری هەڵکرد و کۆبوونەوەکەی سوئیسرای پەکخست و ئەمە بوو وای کرد کە کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەنجام نەدرێ. بەڵام تەماشامان کرد هەر ئەمڕۆ لە سعات 3 کە من لە ناو پەخشێکدا بووم لەگەڵ NRT لەوێ دابینیم لە پڕەوە لە ڕۆیتەرس هەواڵەکە دابەزی ئیسرائیل و حیزب الله گەشتنە ناو ڕێککەوتنێ. وا دیارە هەم ئێران گوشاری لەسەر حیزب الله کرد، هەم ئەمریکا گوشارێکی زۆر توندی لەگەڵ لەسەر ئیسرائیل کرد بۆ ئەوەی جەنگەکە بوەستێنە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن ئاگربەستەکە زۆر ناسەقامگیرە و لەسەر ڕێککەوتنی ئاشتی و لە نێوان واقعیەت و لە نێوان ئەوەی کە لەسەر مێز ڕوودەدا چەند شتی جیاواز هەنە. ئەوانە دەمەوێت بە کورتی باسی بکەم. واتە دیپلۆماسیەت لەسەر مێز شتێکە، بەڵام لە مەیداندا شتێکی دیکەیە. دەبێ مێز و مەیدان لەگەڵ یەکتری بڕۆن. بەڵام تەماشا دەکەین لە وەزعی ئێستادا مێزەکە زیاتر بە پێش مەیدانەکە کەوتووە. لەسەر مێزەکەدا کێشەیەک نییە، لایەنەکان خوازیاری ڕێککەوتنن و قسە دەکەن، گفتوگۆ دەکەن، گفتوگۆکان بەرەو پێش چوونە. بەڵام تەماشا دەکەین لە مەیدانەکەدا شتێکی دیکە ڕوودەدا، ئەویش ئەوەیە بە تایبەتی کە ئیسرائیل ڕناوەستی. هەر لە بۆ هەندێک چەند تیۆریەکمان هەنا کە باس لەو جۆرە دیپلۆماسیەتانە دەکەن کە ناکرێ پێش بخرێن. یەک لەوانە ریچارد هاس کە لە سەرچەمکی پێگەیشتن ڕێپەنسس کاری کردووە لە دیپلۆماسیدا. ڕێپەنسس واتە ئەو پێداگیری دەکرد لەسەر ئەوەی کە دیپلۆماسی لەسەر مێزی گفتوگۆ ناتوانێت سەرکەوتوو بێت تەنها لەبەر ئەوەی دانوستانکاران زیرەکەن یان نیازی باشیان هەیە، بەڵکو دەکرێت سەرکەوتوو بێت کە لە مەیدانەکەشدا لە مەیدانەکەدا بە کردداری کۆمەڵێک شت ئەو نیازپاکی کە لەسەر مێز هەیە، ئەو زیرێکی کە لەسەر مێز هەیە لە مەیدانەکەشدا هەبێ. بەڵام تەماشا دەکەین لە مەیدانەکەدا ئەوە نییە. پاشان ئەلخەزەر ئیبراهیمی کە دیپلۆماتکار و نێوەندگیرێکی دێرینی نەتەوەی گرتوەکانە لەسەر ئەو بابەتە، ئەویش قسەیەکی هەیە کە پێشتر لە ناوچە گەرمەکانی وەک ئەفغانستان و سووریەکاری کردووە. زۆر جار باسی سنوورداربوونی دیپلۆماسی ڕووتی سەرمێز دەکات. ئەڵێ دیپلۆماسی سەرمێز دیپلۆماسیەکی ڕوتە، بێجلە، دەبێت جلی لەبەرکە. ئەویش مەبەستی هەمان شتە کە دەبێت لە کرداردا لە مەیدانەکەدا ئەتۆ زەمینە حازر بکەیت. هێنری کسنجەر وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا لە کتێبە بەناوبانگەکەیدا بە ناوی دیپلۆماسی، ئەویش لەو وتارە جۆرە و جۆرەکانی دەسەبارەت بە لێ هاتووی دەوڵەتداری چەندین جار جەختی لەوە کردوێتەوە کە دیپلۆماسی کاریگەر دەبێت لەلایەن هاوسەنگی هێز لە سەرزەوی پشت بەستنی پێ بکرێت.
هەر کاتێک دیپلۆماسی زیرەک کە لەسەر زەوی واقعی نەبوو زەمینەی نەبوو لەسەر مێز شکست دێنێ ئەوەی ئەمڕۆکە بینیمان ئەمە بوو لە هەمان کاتدا جەنەرال کۆڵن پاوڵ وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا و سەرۆکی ئەرکانی هاوبەشی سوپا کە لە هەمان کاتدا شارەزاییەکی دیپلۆماسیە ئەو ئەڵێ مێز ڕنگدانەوەی سەرزەویە بەیاننامە تەنها کاغەزە مەگەر هێزەکانی سەرزەوی هۆکارێکی استراتیژیان هەبێ بۆ ڕێزگرتن لێی و باس لە نیازە هاوسەنگیەکان دەکا ئەڵێ ئەگەر ئەکتەرەکان کارەکانیان لەسەر زەوی نەگۆڕن ئەوە زۆرجار بەشداری لە تاکتیکی قسەکردن و شەڕکردن بە چەشنی هاوکان دەکەن واتە پەردەی شەرعیەتی دیپلۆماسی لەسەر مێزەکە بەکاردەهێنن بۆ بەدەستهێنانی باڵادەستی سەربازی لە مەیدانەکەدا کەواتە دیپلۆماسی سەرمێزی گفتوگۆ سەرکەوتو نابێت ئەگەر هێز و ئەکتەرە سەرەکیەکان گۆڕانکاری بنەڕەتی و لە هاوکێشەکەدا نەینا ئاراوە هاوڕێنی بەڕێز ئەمانە هەمویان بابەتگەلێکی تیۆرین کە زۆر گرنگن هاوڕێنی سەر فێسبوک تکایە فێسبوک بەجێ بێڵن بە زووترین کات ئەو هاوڕێنی کە لەسەر فێسبوک تەماشامان دەکەن بە زووترین کات خۆتان بگەینە کەناڵی یوتوب کەناڵی یوتوب چرکە بکەن یوتوب چرکە بکە لەسەر یوتوب نایم بنووسە هیوا خۆشناو چۆن ئێستا نایم من نووسرایە بەلاتینی هیوا خۆشناو بدۆزەوە و بۆ جارێک سوبسکرایبی بکە کەناڵەکە ینی فۆلۆوەری بکە مار پێیتوە نادا فۆلۆوەری بکە لە کۆڵت دەبێتەوە ئەو کاتە ناچارنی لەسەر فێسبوک تەماشای پەخشەکانم بکەیت چونکە من نەیگۆڕم فێسبوک دەیگۆڕی من لای نەبم فێسبوک لای دەبا و گفتوگۆی قۆڵ و گفتوگۆی دوور و درێژ و گفتوگۆی زانستی لە بەکەڵک خەڵکی سەر فێسبوک نایە من بەتەنیا فێسبوک بۆ ڕێکلامێک لێرەدا بەکاردێنم دوایی پەخشەکە لەسەر یوتوب بەردەوام دەبێت لەسەر فێسبوک ئێستاکە لای دەبم تکایە بەڵێ بەردەوام دەبین ئەو ڕۆکە تەماشامان کرد ڕووداوەکان بەو شێوێ بوون وا دیارە حیزب الله و ئیسرائیل ئێستاکە بەڵێنیان داوە کە ئاگربەست بکەن دڵنیاین کە ئەگەر بێت و ئیسرائیل تەقەنەکە حیزب الله تەقەناکە بەڵام دەبێت ئیسرائیل لە لوبنان بکشێتەوە ئەوە خاڵی یەکەمینی ڕێککەوتنی نێوان ئەمریکا و ئێرانە کە خاڵی یەکەمین ئەڵێ دەبێ ئاگربەست لوبنان بگرێتەوە و باس لە سەروەری خاچی لوبنان دەکات سەروەری چێ نابێ خاکت داگیر کراوێت و ئەگەر بێت و ئەمە چارەسەر کرات چارەسەریەکی بنبڕی لە بۆ دۆزرایەوە و ڕێککەوتنەکە لە نەتەوەی گرتووەکاندا هەموو لایەنەکانی مولزیم و پابند کرد ئەوە ڕنگ بێ شتێک بە ناوی حیزب الله لە ئایندەدا نەمێنێ ڕۆلی حیزب الله چییە ئەمیان نازانین بەگشتی مەسەلەکە وا پێدەچێ یەک لە مەسەلە هەرە گرنگەکان مەسلەی لوبنان بێ و ئێران هیچ تعویزێک نادا بەبێ لوبنان ئێران لوبنانی دەوێ و ئێران واز لە لوبنان ناهێنێ ئەمە زۆر گرنگە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێران پێشتر ئیدعای لە بۆ هێزێکی هەژمونگرایی ناوچەی دەکرد ئێستا کە نەوەکو ئیدعای بۆ دەکا ئەڵێ من ئەوەم وەرە جێبەجێ کە ئێستا کە لە بواری جێبەجێکردن ئەوەی دەکا بزانە ئەو شەڕی کە ترامپ لە ڕێگای زایۆنیەکان هەڵی گیرسان چ زیانێکی استراتیژی چ زیانێکی ئابووری چ زیانێکی جیۆپۆلۆتیکی بە خۆی و بە ئیسرائیل و بە هاوپەیمانەکانی گەیان ئێرانێک کە پێشتر بە هیچ شێوێک باسی لوبنانی نەدەکردێت و کەشەی لوبنەکەشەی ئێمەنیە ڕاستە لە بنەوە یارمەتی حیزب الله دەدا بەڵام ئێستا کە لە سەرمێز خاڵی یەکەمی ڕێککەوتنێکی وها گەورە و استراتیژیک لوبنانە خاڵی یەکەم نوکلەرین نیە خاڵی یەکەم پارە نیە خاڵ یەکەم هورموز نیە خاڵ یەکەم نەوتی ئێران نیە خاڵ یەکەم مانەوەی ڕژەم نیە بەڵکو خاڵ یەکەم لوبنانە ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە لە بواری استراتیژیەوە زۆر گرنگە ئەمڕۆکە دەبینین کۆمەڵێک ڕووداوی دیکە هاتنە
ئاراوە و ئەمەش نیشانی ئەدا کە مەسەلەکە تا چڕادێک ترسناکە. دەمەوێت سەرەتا بە نەخشەیەک بێمە خزمەتتان شتێکتان نیشان بدەم کە گرنگە مرۆڤ لە بابەتەکە تێبگە بزانین ئەو نەخشەیە دێتە سەر بەڵێ نەخشەکە هات هەروەکو لە نەخشەکەدا دەبینین ئەمە نەخشەی ناوچەکەیە ئیسرائیل لوبناان سووریا و لە خوارەوەش ئوردونە ئەمە پێی دەڵێن بڵاو لاین یعنی ئەوەی شین خەتی شین و جەنگەکە دەبینێن زیاتر لەو ناوچەیە لەو ناوچەیە بە درێژەیە هەتا نزیکی سنووری سووریاش جەنگەکە لەو ناوچەیە و لەو ناوچەیە ئەو ناوچەی سەرەوە دەبینێن ئیسرائیل وای کردووە کە لوبنانیەکان چۆڵی بکەن ئەمانە چێن ئەمانە هەمویان دێهاتی شیعن و حیزبوڵڵا لەناو ئەوانەدا کاریگەریەکی زۆری هەیە ئەتوانێت لۆجستیک لە بۆ خۆی پەیدا بکە هاتنووسۆ ئاسانکاری لە بۆ خۆی پەیدا بکە بەڵام جگە لەو دێهاتە شیعیانە دێهاتی دەوڵەمەندی کریسیانەکان هەن و دێهاتی دەوڵەمەندی کریسیانەکانیش پەیوەندێکی زۆر خۆشیان لەگەڵ حیزبوڵڵا هەیە هەروەکو لە مەیدانی سیاسیشدا دەبینین کە بەشێک لە کریسیانەکانی لوبناان پەیوەندیان لەگەڵ حیزبوڵڵا هەیە و کۆمەڵێک گۆرانی بێژی لوبنانی مەسیحی هەن کە گۆرانی بۆ حیزبوڵڵا دەڵێن خۆی لە خۆیدا مەسیحیەکانی لوبناان و مسر و سووریا و عراق پێشتریش سەرقافلەی ناسیۆنالیزمی عەرەبی دژە ئیمپریالیزم بوونە و ئێستا کە سەرقافلەی دژە زایۆنینە ئەمە لە میشل ئەفلەقەوە بگرە هەتاوەکو ئەوانی دیکە هەتاوەکو خواردترینیان هەتاوەکو دێهاتێکی لوبنانی ئەمە تەماشا دەکەین بەردەوام دەکەم هەر لە بۆ هەندێک زۆر جار کە بەتەنیا حیزبوڵڵا وەک پرۆکسیچی ئێرانی لێک دەدرێتەوە وەکو بڵێ هیچ بناغەیەکی جەماوەری نییە لایەنەکان تووشی هەڵە دەبن چۆن ناسیۆنالیزمی کوردایەتی زایۆنی کوردایەتیە بە زایۆنیەکە پێشتر تەحلیلەکانی لەسەر وەزعەکە لەسەر ئێران لەسەر حیزبوڵڵا لەسەر حەشدی شعبی هەر هەمووی هەڵە بوو هەر هەمووی چەوت بوو هەر هەمووی پێچەوانە دەرکەوت تەحلیلی بەرەی خۆر ئاوا بەگشتی لەبارەی حیزبوڵڵادا تحلیلێکی زۆر غەڵەتە هەتاوەکو ئێستاش غەڵەت بووە حیزبوڵڵا ڕاستە لە کۆتایی جەنگی غەزەدا زەبرێکی زۆر گەورەی بەدەستکەوت سەرکردەیەکی کاریزماتیکی گەورەی وەکو حەسەن نەسڕڵڵای لەدەستدا و 5,000 پەیجەر و بێتێلی پێی تەقێنرانەوە بەڵام ئێستاکە تەماشا وە دوای ئەوە حیزبوڵڵا ئابلۆقی کەتە سەرێ سووریا کەوت وانە و ڕێگای ئیکمال و لۆجستیکی نێوان ئێران و حیزبوڵڵا بە تەواوەتی بڕە خۆ لە ئاسمان ئەشتان ناسی بەڵام تەماشا دەکەین حیزبوڵڵا ئێستاکە گەورەترین و بەهێزترین و بەکاریگەرترین درۆنی ساز کردووە کە ئەو درۆنە هەتاوەکو ئێستا ئیسرائیلەکان نیانتوانیوە چارەی لە بۆ بدۆزنەوە لەسەر تانکەکاندا شتێکیان ساز کردووە بۆ ئەوەی موشەکەکە بەو شتەدا بتەقێتەوە بەر لەوەی بگاتە تانکەکە حیزبوڵڵا چارەسەری ئەوەشی دۆزیوەتەوە کە دوربینیان لەسەر قایم کردووە و لە ڕێگای دوربینەکانیەوە لە تەنشتەکەدا خۆی پێداکێشێ لەسەرەوە خۆی پێداکێشێت تانکەکانی ئەتەقێنیتەوە تانکێکی 35 میلیۆن دۆلاری بە درۆنێکی 2,000 دۆلاری دەتەقێنیتەوە زۆر 2,000 دۆلار بێت کە درۆنەکە خۆکوژە بە تەنیا موشکێک هەڵدەگرێت بە تەنیا یەک موشک هەڵدەگرێت ئیندیحاریشە و ئەو درۆنە سەرەتا کەشف دەکا هەم کەشف دەکا هەم بەخۆی بۆمبا باران دەکا و بە ریمۆت کۆنتترۆل لە تونێلەکاندا کۆنتترۆل دەکرێت لە هەمان کادا تەکتیکێکی دیکە حیزبوڵڵا ناوچەیەکی لە ماوەی 4-5-6 کیلۆمەتر تا 10 کیلۆمەتر لە بۆ ئیسرائیلەکان چۆڵ کردووە بۆ چۆڵی کردووە چونکە حیزبوڵڵا بە زەحمەت دەتوانێت لە ناو خاچی ئیسرائیلدا زیان بە سوپای ئیسرائیل بگەینێ بەڵام ناو خاچی لوبناندا
تونێلە نهێنیەکانی حیزب الله هێشتا ماون، ناوچەمین ڕێژکراوەکە هێشتا هەیە و لەوێدا بە ئاسانتر ئەتوانێت دزە بکاتە ناو سەربازەکان و زەبریان پێ بگەینێ. ئەمەش کێشەیەکی زۆر گەورەیە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین مەسەلەکە لێرەدا چەقبەستویەکی زۆر گەورەی بخۆوە بینیوە. ئەمریکا هیچ چارەسەریەکی لە بۆ ئیسرائیل پێنەماوە و داوا دەکەن بە زووترین کات ئیسرائیل لەو بوارەدا عینادینەکە و بێتە ناو بابەتەکە قبول بکە. بەڵێ ئەمڕۆکە ئەمانە هەموو وێنەی تایبەت بوون لە ململانەی مەدانی و لە ململانەی سەر مێزەکەدا بینیمان، بەڵام ئەمانە هیچ کامێکیان واتای ئەویان نییە کە جگە لە ڕێککەوتن ڕێگایەکی دیکە هەڵدەبژێرێ. هیچ ڕێگایەک نییە جگە لە ڕێککەوتن دەبێ ئەمریکا لەگەڵ ئێران ڕێک بکەوێ و ئەو خاڵانێک کە نووسراون ئەو خاڵانە دەبێ پێک بهێنرێن، ئەنجام بدرێن، جێبەجێ بکرێن. لەمە زیاتر وا دیارە مەجالێکی دیکە لە بۆ ئەمریکا لە بۆ ئەو کاتێک کە لە پێش ئەمریکادای ئەو کاتە لە پێش ئیسرائیلدایە مەجالێکی دیکەی تێدا نەماوە. بێگومان دەبینین لە ناو ئیسرائیلدا لە مێدیەکانی ئیسرائیلدا ئێستاکە 1001 جوێن لە بۆ نەوەک بە تەنیا جوێن بە دۆناڵد ترامپ دەدەن، بەڵکو جوێن بە هەموو کابینە زایونیەکەشی دەدەن کە هیچ کارێک نەما لە بۆ ئیسرائیل نیکەن. هەموو کارێکیان لە بۆ ئیسرائیلکە خۆی لە خۆیدا جەنگەکە لە پێناوی ئیسرائیل ئەنجام درا و ئەمەش هەڵەیەکی زۆر کوشندەی تێدا بوو. چەند جاری دیکە دووبارەم کردوێتەوە زۆر جار ئەو پرسیارە دەکرێت ێ باشە چۆن ئەمریکایەکی وەها زیرەک خاوەنی ئەو مێژووە، خاوەنی ئەو تەکنەلۆجیایە، خاوەنی ئەو عەقلی دەستکردا، خاوەنی ئەو هەموو زانکۆیە، خاوەنی ئەو هەموو مفەکرە سیاسیە غەڵەت دەکا لە بەرەوەی فاشیزمدا، لە بەرەوەی فاشیزم هاتۆتە سەر دەسەڵات. ئێستاکە لە ئەمریکادا عەقڵ حکوم ناکە، لە ئیسرائیلدا عەقڵ حکوم ناکە، فاشیزم حکم دەکا. دوێنێ باسی پرۆفیسۆری بەریتانیم کرد، نیکلاند هەمان قسەکە ئەڵێ لە سەردەمی تەقینەوەی سەرمایەداری تەکنۆلۆژیەدا مەبەستیشی زیاتر عەقلی دەستکردە، شتێک بە ناوی عەقڵ نامینێ و فاشیزم دەگاتە لووتکە و جوە لەمەدا جگە لە وێرانکاری، جگە لە حەماقەت، جگە لە سووتاندن، جگە لە شەڕ، جگە لە برسیکردن، جگە لە لەناوبردن چاوەڕێی هیچ شتێکی کە مەکە. بەڵام تەماشا دەکەی لەو سەر و بەینەدا هیچ کامەمان نەمان دەتوانی پێش 3 مانگ سەری خۆمان دەرخین بڵێن ئەمە غەڵەتە. تەنانەت لە لای کوردەکانەوە دەکرین بە جاش و خاین و نەزان و ئەم جۆرەشتانەوە. ئێستاکە تەماشا دەکەین دۆڕاوترین چین و توێژ، تڕۆترین چین و توێژی کوردی کوردە زایۆنیەکانن، کوردایەتی زایۆنیە بە هەموو لە قوپۆپەکانیەوە. ئەمڕۆکە برادێک شتێکی وای نووسی بوو دەرفەت نەبوو بیهینمە سەرخەت، منیش درەنگ بینیم، بەڵام بەڕاستی بۆ چوونێکی ڕاستە. ئەوەی هەری زۆر دۆڕاوە، ئەوەی هەری زۆر تڕۆکراوە، ئەوەی هەری زۆر پێویستە ملی بشکێنی و پێویستە ڕێگای پێ نەدرێت دەمی خۆی جارشکە بکاتەوە بە شەرمیان خۆ هەرچەندە شەرمیان بخۆینە چونکەوانە لە سەردەمی ڕێفراندۆمیشدا هەمان شت بوون. خۆ دوای ڕێفراندۆم بە ڕۆژێک و 2 ڕۆژ چاویێنەوەندە قایم بوو هاتنە سەر تەلەڤیزیۆن قسەیان دەکرد، هاتن تەحلیلیان دەکردن، چۆن 3 مانگ پێش ئێستا تەحلیلیان لەسەر جەنگی ئێران دەکردن. دەیانگوت دوای 4 ڕۆژی دیکە دەچینە ماکۆ و بانە و سەقز و ساڵماز ڤۆدگا دەخۆینەوە. ئێستا کە بزانە چیان بەسەر هاتووە و ئەمەش سەرەتاکەیەتی هێشتا کۆتاییەکەی ماوە. بەڵێ بزانم تەماشا بکەم هاوڕێیان پرسیارێکیان هەیە یان نا. سووریا لە دوای مانەوەی ئێران کاک ئاریان پرسیارێکی گرنگە.
بەڕاستی سووریا لە دوای مانەوەی ئێران دیار نییە بەرەو کوێ دەچێت دەبێ هەندێکی کە بۆمان ڕوون بێتەوە کە بێگومان لێرەدا دیارێک کە جێگایەک لە جیۆپۆلۆتیکی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشتریش ئێران جێگای هەبوو بەڵام ئێستا کە ئاعترافی پێ دەکرێت دانی پێدا دەنرێ ڕێککەوتن ئەوێ خۆی دانی پێدا دەنرێت کە ئێران هێزێکی جیۆپۆلەتیکی بەهێزترین هێزی جیۆپۆلۆتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بزانین ئەو هێزە هەتا کوێ دەڕوە تا کوێ دەڕوە ئەمیان زۆر گرنگە بەڵام بمانێ و نەمانێ پرسیارەکەت لایەنی لۆجیکی زۆر تێدایە منیش لە جێگای ئەحمەد شەرابم دەبێ بترسێم و ئەمریکیەکان ئێستاکە بیر لەوە دەکەنەوە کە هاوسەنگێک لە ئایندەدا ڕابگرن لە بەرامبەر ئێرانێکی وەهادا ئێرانێک هەمومان دەزانی زیانی بەرکەوتووە بریندار بووە برسی بووە بەڵام لە ڕێککەوتنەکەدا باس لە 300 ملیارد دەکرێت 300 ملیارد و باس لەوە دەکرێت هەموو ئابلۆقە ئابوووریەکان لەسەر ئێران هەڵدەگیرێن و باس لەوە ناکرێت کە موشکی بالستیکی لە دەست دەربێنە کەواتە چی مایەوە هیچ شتێک نەمایەوە لە بەردەم ئێراندا ئێران ئەتوانین لە ماوەیەکی زۆر کوورتدا خۆی نوێ بکاتەوە خۆی دەوڵەمەند بکە خۆی بەهێز بکاتەوە و ئەم کاتە بێگومان کاریگەری لەسەر سووریاش دەبێت لەسەر عراقیش دەبێت هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین بەڕاستی هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی هێزی دیکە لە بەرامبەر ئێراندا وەک هاوسنگ قیت بکرێنەوە ئێمە باستەوە ناکەن سەدام حوسێنی چکە دروستکە لە بەرامبەر ئێراندا بەڵام لە عراق لە بەرامبەر ئەوەی کە بێلایەن بێ زۆر نەسێتە لای ئێران وڵاتێکی سربەخۆ بە ڕێگای دەستێوەردان بە ئێران نەدات لە بەرامبەر ئەوەدا کۆمەکی عراق بکرێت دەرگای لە پێش بکرێتەوە ڕەنگ بێ ئەم جۆرە استراتیژیانە پەیرەو بکرێن لە ناوچەکەدا ئایا ئەمە لە بۆ ئەحمەد شەرعیش دەکرێت یان نا ئەمیان جارێ بەڕاستی نازانین کاک ئاروین هاڕەم نەوەکو ئاگربەست ئاگربەستەکە 6 ڕۆژە لە دوای 6 ڕۆژ دەبێ ڕێککەوتنەکە ئەنجام بدرێ و ڕێککەوتنەکە دەبێت لە ئەنجومەنی ئاساییشدا مۆر بکرێت دانی پەیدا بدرێ واتە لایەنەکان مولزیم بکرێن چونکە ئێرانیەکان باوەڕێن بە ئەمریکا نییە و ئەوان دەزانن کە لۆبی زایۆنی لەناو ئەمریکادا بەکاریگەرە و لەوە دەترسن جارێکیکە ترامپ پێچی دیکەیان توش بێتەوە هەموو ڕێککەوتنەکان بخاتە ناو تەنەکەی زەبڵەوە هەر لە بۆ هەندێ ئەوە دەکەن لاینی تەکتیکی نییە ینی لاینی تەکتیکی و استراتیژی نیە ئێستاکە ئەمریکا جگە لە ڕێککەوتن کارێکی دیکەی لەگەڵ ئێراندا نەماوە بیکە یان دەبێ بۆمبی نوکلەری لێبدا یان دەبێت لەگەڵی ڕێککەوی هیچ چارەی دیکەی نییە چونکە ئێران بەردەوام دەبێت لە داخستنی گەروی هورموز و داخستنی گەروی هورموزیش کێشەی زۆر گەورە لە بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی ساز دەکا و ئەمریکا ناتوانێت بەرگەی ئەمە بۆ ماوەیەکی درێژ بگرێ ئێرانیش ناتوانێت خۆ ساڵێکی کە نەوتی خۆی نەفرۆشێ من ئەمڕۆکە لە دوو بەرنامەدا باسم لەوە کرد ینی ئەوانەی شارەزای ئیندوستری پترۆلن ئەندازیاریان هەیە لەو بارەوە ڕنگ بێ ئەمە بزانن کە ئەو جۆرە تەکنۆلۆژیایە دەبێ بەکار بهێنرێ واتە دەبێ ئەتو نەوت بڕێژی نەوت لە بیرەکان دەربێنی تەسفیەی بکەی بیڕێژی نەوتێک کە لە ناو تەنانەت دەپۆکانیشدا هەڵگیراوە هەر 3 مانگ ئەتوانی هەڵیگری دوای 3 مانگ دەبێ ئەو نەوتە چارەسەریەکی لێ بکەیانی ناتوانانی چارەسەریەکی لێنەکەی دەبێ ئەمانە بیکەن هەر لە بۆ هەندێک ئێرانی ناتوانانی ماوەیەکی درودرێژ ئەو کارە بکەن چونکە نەوتی خۆی ناتوانێت بفرۆشێ و ئەگەر نەتوانێت نەوتی خۆی بفرۆشێ ئەمە زیان و زیانێکی زۆر لە ئەو کارگانە دەکەوێت کە نەوت بەرهەم دێنە و هەنیش نەوت پۆم دەکەن دەبێت نەوت پۆم بکرێت دەبێت نەوت لە
بیرەکاندا کە دێتە دەرەوە تەسفیە بکرێ و یانیش وەکو نەوتی ڕەش تەسفیە بکرێ و پاشان دەبێ لە کانگاکاندا کۆ بکرێنەوە تاوەکو ئەمبار دەکرێت تاوەکو بار دەکرێت تاوەکو دەگاتە بازاڕی دەوڵەتێکی دیکە بەکاردەهێنرێ و ئەمە هەمووی لە 3 مانگ زیاتر ناخاین ئێستا کە ئێمە 108 ڕۆژەوەنیە لەناو شەڕەکە دەستی پێ کردووە بەڵێ لەمە زیاتر ئێران ناتوانانی کارێکی وا بکە هەر لە بۆ هەندێک ئێرانیش ناچاری ڕێککەوتنە بەڵام ئەگەر باسی کات بکەیت ئێران زیاتر لە ئەمریکا ئەتوانێ یاری بە کات بکە ئەمەیان زۆر گرنگە و ئەمە توانین لێرەدا بە ئاشکرا باسی بکەین بەڵێ پرسیارێک نەماوە منیش وابزانم شتێک نەما باسی نەکەم پێم وابێ ئەگەر لە ماوەی 24 ساعت تا 48 ساعت لە لوبناندا شتێک ڕوونەدا ئەمە حتمما لە ماوەی 1-2 ڕۆژدا کۆبوونەوە لە سویسرا ئەنجام دەدرێت کۆبوونەوە ئەنجام دەدرێ و هەردوولا لە سویسرا لە سێرۆمۆنیایەکدا لە مەڕاسیمێکدا ئاگربەستەکە ڕادەگەێنن وە گفت و گۆکان ڕاستەوخۆ دەست پێ دەکەن لەسەر مێز کە 6 ڕۆژ کاتیان هەیە لە ماوەی ئەو 6 ڕۆژەدا ئەو کاتە ئەوەی هەری زۆر زەحمەتە کە کاری لەسەر بکرێ مەسلەی چارەسەرکردنی ئەو بڕە یۆرانیۆمەیە پیتانراوەیە هیچی دیکە نیە چونکە ئێران هیچ کات نەیوتووە من لە کۆنتڕۆل دەردەچم من بۆمبی نوکلەری دروست دەکەم ئەڵێ من پیشەسازی نوکلەریم هەیە و لەژێر کۆنتڕۆلدا ئەتوانم بڕێک یۆرانیۆم بپیتێنم بەڵام لە کاتێکدا کە ترامپ پەیمانەکەی ئۆبامای 2015 تێکدا ئەو کاتە ئێرانیەکان بەرهەمی یۆرانیۆمی پیتان نراویان خێراتر کرد و ئەمە گەشتە 440 قسوور کیلۆگرام کە ئێستا کەش باس لەوە دەکرێت کە بەشی 10 بۆمبی نوکلەری دەکا ڕنگ بێ بەشی 10 بۆمبی نوکلەری بکە بەڵام من چەندین جار باسم کردووە ئێران نایهەوێ و ناتوانێت بۆمبی نوکلەری دروستکە نەوەک لەبەر ئەمریکا کۆمەڕێک هۆکاری دیکەن تەماشای ئەو وڵاتانە بکەن کە بۆمبی نوکلەریان دروست کردووە زۆربەی زۆریان وڵاتێکی بەهێز کە دراوسەیان بووە یارمەتی داون مەسەرەن بۆ نمونە کۆریای باکوور تەماشا بکە کۆریای باکوور چۆن دروستی کرد لە کاتێکدا کە چاینا و رووسیای لە پشت ئەمە زۆر گرنگە و ئەمانە سوپاکانیان لەناو کۆریایی باکووردا داهاتوو دەچوو لە بواری هەموو بوارێکەوە زۆر ئاوێتە یەکتر بوونە ئیتیفاقی ئەسکریان هەیە لە بینیاندا ئەگەر هێڕش بکەیتە سەر کۆریای باکوور واتای ئەوەیە کە هێڕش کراوەتە سەر مۆسکۆ بۆ نمونە ئەمەیان جیاوازە بەڵام ئێستاکە نە رووسیا نە چین ئامادەنین یارمەتی ئێران بدەن بۆ ئەوی بۆمبی نوکلەری دروستکە ئامادەن یارمەتی ئێران بدەن بۆ ئەوی پیشەسازی یۆرانیۆمی سڤیلی هەبێ کەواتە ئەو 400 قسوور کیلۆگرام یۆرانیۆمە پیتێنراوە بە احتیمالی زۆر ئێران لە ناوە خۆیدا بەکاری دێنێ بۆ کسوتەمەنی بەکارە دێنێ لە بۆ کارەبا و لە بۆ بابەتی پزیشکی لە بۆ بابەتی ئیندوستری ئاستن و ئۆتۆمبیلدا بە احتیمالی زۆر ئەمانە بەکاردێنێ ئەمانە تەسلیمی ئێران ناکە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئەمە سەروەری ئێرانە ئێران لە بابەتی سەروەریدا ئامادەنیە بە هیچ شێوەیەک هیچ تعویزێک بدە ئەمە زۆر گرنگە پێشتریش ئەوەم نەدەزانی بەڵام ڕۆژنامەوانێکی ڕووسی کاتی خۆی ئەوەی پێڕاگەیاندم کە ئەوەی ئیتیفاقی وەکو ئیتیفاقێکی سەربازی و استراتیژی وەکو ئەوەی لە نێوان کۆریای باکوور و رووسیادا هەیە ئەوەی نەیویستووە کە لە نێوان رووسیا و ئێراندا ئەمە هەبێ خودی ئێران بووە چونکە ئیتیفاقێکی وا دەکا کە سەربازی رووسیا بێتە ئێران چۆن ئێستا سەربازی رووسیا لە کۆریای باکوورە سەربازی کۆریای باکووریش لە رووسایە حتا سەربازی کۆریای باکوور ئێستا لە ئۆکرانیایە وابزانم 2000 کەسیان کوژراوە تاوەکو ئێستا 20,000 لە ئۆکرانیا دەجەنگن یانی ئەوانە سەربازی پسپۆریشن کۆماندۆکانن
بەڵام ئێرانیەکان بە پێی دەستوری بنچینەیان ڕێگا نادرێ سوپایەکی دیکە لە وڵاتەکەیان هەبێ ئەگەر ئەو سوپایە متتەفقێکی استراتیژیش بێ لە بۆ هەندێ بە پێی دەستور بێ بە پێی قاڵبەکانی کۆماری ئیسلامی ئێران بێ حتا دەوڵەتی ئێران بێ کۆماری ئیسلامی لێ دەرخە نابێ ئەو یۆرانیۆمە پیتێنراوە بدەنە دەستی ئەمریکا بە احتیمالی زۆر لە ناوە خۆدا چارەسەریەکی لێ دەکەن جگەلەوە من ڕێگایەکی دیکە لە بەردەم هەردوولادا نابین. سوپاستانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەمووتان هەربژین.